بەناوی خوای بەخشندە و میهرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیام بە خزمەتیەوەی ئازیز و خۆشەوی شاد دەبمەوە. بێگومان حوجرە ناوەندێکی ڕۆشنبیری و زانستی شەرعیە لە ڕابردوودا لە جێگای ئەوەی کا قوتابخانە نەبووە حوجرە هەبووە، خەڵک منداڵی خۆی ناردۆ بۆ حوجرە و ئەوانەی کە لە حوجرەش فێری زانست بوونە هەمیشە و زانستەی خۆیان بە پتەوی بە بەهێزی هێشتۆتەوە و دەستا و دەستیش دەکەن ئەم زانستە وەکو خۆیان دەڵێن لە هەر لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تاوەکو دەگاتە ئەو قوتابیانەی کە ئێستا لە حوجرەن دەستا و دەست کراوە. هەمیشە ئەو کەسانەی کە دەرچووی حوجرە بوونە کەسانی بەهێز بوونە لە ڕووی پێگەی کۆمەڵایەتیەوە، تەنانەت بەشێک لە شاعیرەکانی کوردیش شاعیرە بەناوبانگەکان هەر قوتابی حوجرە بوونە. جا لە حوجرە کۆمەڵێک زانست دەخوێندرێت، لەوانە نەحو، سەرف، بەلاغە، زانستی مەنتیق، تەفسیر. جا پێم خۆشە من قسە بکەم لەگەڵ بەشێک لە قوتابیانی حوجرە، لە پاڵەوەشدا بەشێک لە مامۆستایان بدوێنم با بزانم لەوان دەپرسم ڕۆڵی حوجرە لە ڕابردوو چی بووە و لە ئێستاشدا چییە. ئێوە بیسەر و بینەرمان بن. السلام ورحمة الله وبركاته. ماوسە حوجرە لە ئێستا و لە ڕابردوودا چ ڕۆڵێکی هەبووە لە کوردستاندا؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بێگومان حوجرە لە ڕابردوو لە ئێستادا ڕۆڵێکی زۆر کاریگەری هەبووە لەسەر فێربوون و پەروەردەبوون و بە تایبەتیش لەلایەنی زانستی و لەلایەنی ئاینیەوە. ئەگەر تەماشا بکەین لە مەنتیقەی ئێمە زۆر لە مێژ نییە کە مەدرسەی ئەکادیمی هاتوۆتە هەرێمی کوردستان یاخود عێراق، بەڵام حوجرە دەتوانین بڵێن بە سەدان ساڵە هەیە، بە تایبەتیش لە هەندێک ناوچە و لە هەندێک گوند و دێهاتەکان. طبعا من وەکو ئەوەی کە خۆشناوم و خەڵکی خەتێم، یعنی دەتوانین بڵێن بە سەدان ساڵە حوجرە لە گوندی خەتێ هەبووە، بە سەدان ساڵە حوجرەی فقیان، حوجرەی ئاینی، حوجرەی مەلایان لە هەندێک لە گوندەکانی خۆشناوەتی هەبووە. هەر لە دۆری بالیسان ئەگە باس بکەم لە خەتێ هەبووە، لە بالیسان هەبووە، لە چیوە هەبووە، لە زێوە هەبووە، لە هەرتەل هەبووە، لە دواوە و بێتواتە و سەر و چاوە ئەوە هەبووە، هەتا لە مەناتیقەکان دیش بە هەمان شێوە، بەس باسی دۆری بالیسان تا بۆ دەکەین. بۆیە ئەگەر تەماشە بکەین ئەو کەسانەی کە لە ڕابردوو وەکو کەسی خوێندەوار و زانە هەڵکەوتوم، چه کۆزەوان بن، چه هونەرمەند بن، چه شاعیر بن، چه زانای ئاینی بن، هەر هەمویان هەر لە حوجرە هەڵکەوتون. تەنانەت سەرکردە کوردیەکانیش لەبەر ئەوەی پێشترێ خوێندنی ئەکادیمی نەبووە، بەس حوجرە هەبووە، خەڵک لە حوجرەی خوێندووە، لە حوجرە پێگەیشتووە، لە حوجرە هەڵکەوتووە. و پێشتان بڵێم ڕاستی خوێندنی حوجرە لە ڕابردوو منهەجەکەی زۆر بەقووە دەم. من بۆ خۆم تەمام لە ساڵی 86ەوە یەکەم جا چوومە خوێندنی مەلایەتی لە حوجرە، دواتر الحەمدولیلا ئیجازەم وەرگرت و لە 88ش لە شوێنێک بووم بە مەلا. مەبەستم ئەوەیە کتێبەکانمان منهەجەکەمان لەبەر دەکرد، وەکو ئەوەی نییە کە بە سەطحی و بەسەر چێڵی بەسەریدا بڕۆی. بۆیە بەڕاستی ئەمن دەستخۆشی لە هەموو ئەو مامۆستا بەڕێزانە دەکەم کە لە ئێستا لە هەر شوێنەکی جیهان بە تایبەتی لە هەرێمی کوردستان حوجرەیان هەیە و دەستخۆشیش لەو فەقیانە دەکەم کە دەخوێنن، خوای گەورە پاداشتیان بداتەوە. بە کورتی پێم بڵێ حکوومەت، وەزارەتی ئەوقاف وەکو پێویست گرنگی داوە بە حوجرەکان؟ بەڕاستی حکوومەتی هەرێم تا ئێستا وەکو پێویست کە پێویستە گرنگی نەداوە بە حوجرە و بە خوێندنی ئاین لە حوجرەکان. بە نمونە چەند ساڵێک بەر لە ئێستا هەستا ئەسڵەن، یعنی بە ناوی ئەوەی حوجرە بە ئەکادیمی دەکا، حوجرەکانی دەتوانین بڵێن بە دەگمەن نەبی داخست بۆ ئەوەی هەموو فەقیان بچنە پەیمانگا ئەکادیمیەکان یاخود زانکۆ ئەکادیمیەکان. بەڵام ئێستا خۆشبەختانە چەند ساڵێکە حوجرەکان کراوەتەوە، ئەویش زۆر بە فراوانینە و زۆر مامۆستاشەیە، عالیمی گەورەیە، مزگەوتەکی باشی لە بەردەستە، ئاگام لێیە، تەقدیمی ئیجازەی کردیە، داوای کردووە ئیجازەی پێنادرێ. بۆیە من داوا دەکەم لە وەزارەتی ئەوقاف کە بەڕاستی
ڕێگە بە مامۆستانی عالمدا هەتا عیلمەکەیان پێ هەتا تەمەنەکەیان ماوە بەڵکو بتوانن ینی مەڵای هەڵکەوتو دروستکەن بۆ هەرێمی کوردستان. بەنسبەت دەور و ڕۆڵی حوجرا لە کوردستان دەور و کاریگەری و تەسیرێکی هەندە زۆری هەیە. الحەمدولله وای کردێت لە قەدیم و ئێستاش الحەمدولله بوویتە منبع و مەرجع و مەزدەری شریعەتی پیرۆزی ئیسلام. الحەمدولله لە قەدیم لە پێغەمبەریەوە عەلەیهی سەڵات وسەلام هەتا گەیشتی تەمە و لەمەش لە بۆ دوایەوە ئینشاءڵڵا ئەو منهەجە جوانە ئەو دەرسە جوانە ئەو شریعەتە جوانە دەست بەدەست لە پێغەمبەریەوە عەلەیهی سەڵات وسەلام و لە سەحابە بەڕێزەکان گەیشتی تە مامۆستا و زانایانی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ئەوانیش لە بۆ ئێمەیان نەقل کردیان و ئینشاءڵڵا بە پشتیوانی خوای گەورە بێت بە دەستێکی ئەمینەوە بە زمانێکی ئەمینەوە جوان و ڕێک و پێکەوە ئەمەش ئینشاءڵڵا ئەتوانین بە حەول و قووەتی خوای بتوانین بگەینە قوتابیەکانی خۆمان و فەقیهەکانی خۆمان و کاریگەری و تەسیرێکی زار زۆری هەیە. الحەمدولله یەک لەو کاریگەری و تەسیریانەی کە لەناو مجتەمع و کۆمەلگای کوردستان و کوردەواری ئەوەندە حوجرە کاریگەری و تەسیری هەیە تەماشا دەکەی الحەمدولله هە لە ڕێی ئەو حوجرانەوە ئەو خانەوادە بەڕێزانە ئەو بنەماڵە بەڕێزانە هەر یەکی منداڵێکی خۆی دەبەخشیتە خوای پەروەردیگار سوبحانه وتعالە نەزر دەکا وەکو وەفایەک وەکو نەزرێک دەداتە خوای گەورە لە ئەوی ببیتە خزمەتکاری ئیسلام و میراتگری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. دەبعاً سەرچاوەکەشی لەوەی هەڵقوراوە هەرگیراوە لەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر دایک و بابێک منداڵێکی خۆی لەبەر خوێندن و لەبەر زانستی شەرعیدا بنێ لە ڕۆژی قیامەت خوای گەورە سوبحانه وتعالە تاجی شەرەف و کەرامەت و عیزەت و ڕێزی بەدەستی رب العالمین سبحانه وتعالى لەسەر سەریدا دەنرێ. دوای هیچ منسەبەک و هیچ گەورەیەک و هیچ پلەیەک لەوەی گەورەتر نییە ئەتو لە جێی پێغەمبەری بی عەلەیهی سەڵات وسەلام. خەڵک لە دنیا محاولە دەکەن لۆی ببیتە سەرمایەدارێکی زۆر ببیتە پارەدارێکی زۆر ببیتە دەسەڵاتدارێکی بە قووەت و بەهێز بەڵام تەماشا دەکەین زانا و میراتگری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام گەورەترین سەرمایەداری دنیاە گەورەترین ناودەنجی هەیە لە دنیا بەخێر بین. یعنی ئەوە بەڕاستی دەستکەوتەکی گرنگە و مهمە هەم لە بۆ دانک و بابیان هەم لە بۆ فەقیهەکەی و هەم لە بۆ مامۆستا ئیجازە بەخش و لە بۆ هەموو میلەتی کورد و هەموو میلەتی مسلمانیش. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله. خۆتان پێشتر قوتابی حوجرە بوونا باڵام لە ڕابردوودا حوجرە چ ڕۆڵێکی هەبووە ئێستا چ ڕۆڵێکی هەیە؟ ڕێز و احتراممان بۆ هەموو کەسانێک کە دڵسۆزن بە دینی پیرۆزی ئیسلام دڵسۆزن بە وڵات و نیشتیمانمان دڵسۆزن بە حوجرەی مامۆستا و فەقیهەکان فەقیهی کوردستان هەمیشە خزمەتیان کردووە بە وڵاتیان بە دینیان بە دینی پیرۆزیان و هەمیشە پێشەنگ بوون لە ڕۆشنکردنەوەی دڵ و دەرونی خەڵکیە و پێشەنگ بوون لەوا کە ئەرک و پێداویستی سەرشانی گەلەکەیان پیشانیان بدەن. ئەمە لەلایەکەوە لەلایەکەوە سەرچاوەی عیلم و معریفەت و زانستی بوون. هەمومان دەزانین ماوەیەکی کەمە چەند عقودێکە لە ساڵەکانە کە ئەم قوتابخانە و مەدرسەکان هاتوونە تەکایەوە ئێنا لە پێشترا هەر مەدرسەی حوجرەی مزگەوتەکان بووە کە هەمویان لە کوردستانی ئێمەدا حوجرە بەناوبانگەکان بە ئەزهەری کوردستان ناوبانگیان دەرکردووە کە ئەمە شایستەی ئەوەیە کە ئینسان لەسەری ڕابوەسێ چونکە بە حەقیقەت ئەم حوجرانە توانیوانە ئینسانی دینداری ڕاستەقینە ئینسانێک کە ڕێبازی مەزهەبی ئیمامی شافعی کە لە وڵاتی کوردواری خۆمانە سەر مەزهەبی هەمومانە یان شوێنکەوتووی یەکێک لەو مەزهەبە پیرۆزانەی تر ئەو چوار مەزهەبەی تر هەبووە لەسەریان بەردەوام بن. ومێ دەکەین کە ئینشاءڵڵا ڕۆڵی حوجرەکانمان وەکو چۆن ئێستا بەگەشە سەدین و بە ڕێکوپێکی ئەبینین هەروە بەو شێوەیە بیبینین. ومێ دەکەین کە ئینشاءڵڵا هەموو لایەک سەرکەوتووە بیاوە بە حەقیقەت ئەگەر حوجرە ڕۆڵی تایبەتی خۆی ببینێ نە ئەزمون و ناژمونی دەوڵەتانی دراوسێمان ئەتوانن زاڵ ببن بەسەر ئەم میلەتە کە بەرەو لاو لایەنی ترمان بە نە کوردی خۆشمان هەست بە بێکەسی ئەکا. ئێمە ئەگەر بەم شێوەیە لەگەڵ دینی خۆمانە ڕاست بکەین و لەگەڵ حوجرەکانە ڕاست بکەین ئینشاءڵڵا سەرکەوتوو سەرفرازە بین و هیچ کاتێکیش بێدینی سەر ناکەوێت لە کوردستانە بەسەر وڵاتەکەمانە. باوکم مەلا بوو مەلا حەسەن مرۆ من کە چاوم کردەوە دیتم باوکم مەلایە مامۆستای مزگەوتە فەقیه هەیە دەرسیان پێ دەڵێ
بۆیە من لەو سەردەمەوە ئاشنا بووم بە حوجرە و بە فەقێهەتیەوە. لە ڕاستیدا ملەتی کورد شانازی دەکا بە حوجرە لەبەرەوەی یەکەم قوتابخانەی زانستی و معریفی کە دروست بووە لە ناو ملەتی کورد وەکو ملەتێکی مسلمان حوجرەی فەقێیان بووە. یەکەم مەدرسە بووە لە ژیانی ملەتی ئێمەدا کە خەڵکی فێری خوێندن و خوێندەواری علومی شەرعی کردیە و مامۆستایی زۆر گەورە لە حوجرەکان دەرچوونە ناودارن و مامۆستایانی خۆت بیرە مامۆستایەکانم لە بیرە من دوای ئەوەی کە ماوەیەک لای باوکم خوێن دواتر پەیوەندیم بە مەدرسەی ئەکادیمیەوە کرد مەدرسەی پەروەردە دواتر مەدرسەی ئیسلامی و کولیەی شریعەشم هەر لەسەر ئەو ئەساسە تەواو کرد و ماستەر و دکتۆرا کەشم هەر لە بواری شریعە تەواو کرد. زۆر باشە. کەواتە پێم بڵێ جیاوازی قوتابی حوجرە و قوتابی کۆلێژی شریعە چ جیاوازیەکەی لە کۆلێژ شریعە فێری چی دەبێت لە حوجرە فێری چی دەبێت جیاوازەکەیان چییە؟ دەکرێت بڵێن هەمان زانست دەخوێندرێت لە هەردوو مەدرسە چ لە کۆلیژ بی چ لە حوجرە بی بەڵام هەرچی شێوازی خوێندنەکە جیاوازە شێوازی منهەجەکە لە خوێندندا بۆ نمونە لە کۆلیج قۆناغ بە قۆناغ شت دەخوێندرێت چەند کتێبێت بەڵام لە حوجرەی فەقێیان مادە بە مادە دەخوێندرێت هەر کتێب خلاص دەبی لە نەحو کتێبێکی تر لە فقه کتێبێک دواتر کتێبێکی تر بەپێی ئاستی معریفی ئەو فەقێیانە هەتا دواتر ئەو فەقێ دەبێتە مستعید و هەموو علومەکانی شەرعی علومی ئالا علومی عەقیدە خوێنی ئەو جا ئەبێتە مامۆستایەکی مستعید بۆ ئەوەی مامۆستا ئیجازەی پێ بدە. بۆیش ئەوڕۆ ئەمە تاکیدمان جەختمان لەوە کرد کە مامۆستا فەقێ ئیجازەی پێ نەدرێ هەتا علومەکان تەواو نەکا چکە بینیومانە هەندێکیان ئیجازەیان پێدراوە بەبێ ئەوەی شتێکی ئەو تۆ بزانن. سلام علیکم دکتۆر. سلام ورحمة الله. خاڵتان باش. بارك الله. چەندرت خۆشە و ڕۆدەبینی کۆمەڵێک لە قوتابیانی حوجرە با بڵێم ڕوانامەیان پێدرا و جوبەیان لەسەر کرا ئەمە چەند مای دڵخۆشی بۆ ئێوەی بەڕێز؟ الحمد لله دڵخۆشیەکەمان ئاوێتەی شکرانە بژێری بەخوای گەورەی سبحانه وتعالى 6 مامۆستای تازە خوێنی تازە کۆششی تازە دێنە ناو ڕێڕەوی خزمەتکردنی ئاینی بە زانستە شەریعەکان ئەو 6 قوتابی من دایان ناسم زۆربیان تەڵەبەمان بوون الحمد لله ئەخلاقێکی بەرز و زانست و مستەوایەکی زۆر باش پیرۆزبایان لە دەکەین بێگومان پیرۆزبای لە جەنابی مامۆستا مەلای یونوسیش دەکەین کە الحەمدە حوجرەیەکی ئاوەدانە و پیرۆزبایی لە زانایانی کوردستان لە حوجرەکان لە مزگەوتەکان لە کۆمەلگای کوردەواری لە ئومەتی ئیسلام دەکەین بێگومان جێگای دڵخۆشە دەستی ئێوەش خۆش. دکتۆر جان جیاوازی حوجرە و خوێندن لە کۆلێژ و پەیمانگای شەرعی چ جیاوازیەکی هەیە؟ طبعا لە ڕووی بڕوانامە لێرە ئیجازەی علمی شەرعی دەدرێت لەوێ یعنی بەکەلەرۆس بڕوانامەی ئەکادمی دەدرێت بەڵام ئەوەی کە جەوهەریە حوجرە یعنی بەرهەمی ئیسلامە هەمان دووبارەکردنەوەی مەجلیسی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ سەیدنا جبریل علیه الصلاة والسلام سەحابەکان لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم پێگەی زانایان لەگەڵ تری ئەگەر ئەو ئیجازە سەیریکەی ئەو ئیجازە لە مامۆستای یونس دەستی پێکرد هەتا گەشتەوە جبریل عليه الصلاة والسلام ئەوە بەهایەکی زۆر گەورەیە پێویستە یعنی کوردەواری لایانی ئەوەی کەوا کار بەدەستە ئەو بابەتە زۆر بە گەورە ڕابگری مۆرکێکی زۆر گەورە زۆر زانستیە کە بەو شێوە زانست دەدرێت یعنی ئەگەر دقت بدەی ئێستا نزیکەی ئەو بڕوانامە یعنی زانایانی 1400 و شتێک ساڵی لە خۆگرتوکەوە ئیجازەی پێبەخشی بێگومان جیاوازی زۆرە لە ڕوویەکی تر الحەمدولله قوتابی زانکۆش یعنی قوتابی هەیە بە ئەدەبە بەڵام ئەو حەمیمیەتە ئەو خۆشەویستیە ئەو ڕوحیانەتە لە نێوان فەقێ و لە نێوان مامۆستا و مەلادا هەیە بوونی نە خوێندنی ئەکادمیدا بۆیە دەکرێت من داوا لە ئەکادمیان داوا لە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا دەکەم بێن دیڕاسەی جددی ناوخۆی بابەتی حوجرە بکەن بۆ ئەوەی ئەو بابەتە سەرکەوتووە بگوازرێتەوە بۆ ناو خوێندنی ئەکادمی خوێندنی وەزارەتی پەروەردە. سلام علیکم. سلام ورحمة الله وبركاته. مابزانم سەرەتا چەند دڵتان خۆشە کە ئەمڕۆ مێزەرتان لەسەر کرا لەلایەن کۆمەڵێک مامۆستای پڕ زانست و خاوەن علم کە با بڵێم مێزەری علمیان لەسەر ئێوەنا. خی گەورە سەلامەتان کە یاخۆ بەخێر بێن بەبێ گومانی دڵخۆشەکەی تەواو نابێ و داواکارم لە خوای گەورە پاداش جەنابی مامۆستا بداتەوە کە چەندین ساڵە لە خزمەتی دابوون و دەرسی پێگوتوین و پێگەیاندوین. خۆشترین کات لای تو چ کاتێک بوو؟ طبعا خۆشترین کات ئەو کاتانەیە کە لە خزمەت جەنابی مامۆستا دائەنیشی و دەرست پێ ئەڵێ
و لەوەش خۆشتر ئەوەیە کە جنابی مامۆستا ئیجازەی علمیت پێدا و باوەڕی ئەوەت پێکا کە جناب شایستەی ئەوەی بگەی بە منبەرێک کە جام شایستەی ئەوەی بچی دەرس بڵێ و تەدریس بکەی وەکو جنابیان. بە چەند ساڵ حجرەت تەواو کرد؟ 12 ساڵ. 12 ساڵ. بەڵێ. ئەو زانستانەی دەتان خوێن چی بوون؟ زیاتر لە علومە شەرعیەکان وەکو بۆ نمونە فقه و ئوصولی فقه و علومی قورئان و علومی حەدیث و تەفسیر و ولا لوغەش وەکو بڵێ نەحو و سەرف و بەلاغە و منطیق و ئەوانە. قورسترین دەرس لەلای تو کامە بوو؟ والله ئەو بە مەرحەلە ئەگۆڕێت طبعاً قورسترین دەرس مەسەن لای فەقەی گچکە سەرەتایەکەیە کە زۆر قورسە لای، بەڵام ئەوەی کەوا مادە قورسەکانی کۆتایینە وەکو بڵێ دەرسی زەمن جەوامیع و مختصر و ئەوانەیە. چ شتێک لە حوزرا قەت مامۆستا لەبیرت ناستەوە؟ ینی ئەوەندە لەلات خۆش بووە چێژت لێ بینیوە قەت لە بیری ناکەیت؟ ئەو برایەتی کە لە حوزرەی هەیە پێم وابێ لە هیچ شوێنێکی نییە. برایەتی حوزرای قەت لە بیر ناکرێت، ئەوانەی کە لەگەڵ ئەژین لە حوزرە هەتا وەکو مرنیش هەر لە یادتن. ئەی ناخۆشترین شتی حوزرە چییە؟ طبعاً ژیان خۆشی و ناخۆشی تێدا وەکەوەی مەسەلەن کە داک و بابت بەجێ دێڵی بێبەشی لە هەموو خۆشیانەی ژیانت خۆتێک لای کردیتەوە بۆ مەسەلەن خزمەتکردنی علومی شەرعی. ئەمڕۆ باوکت هاتبوو؟ بەڵێ. پیرۆزبایی لێ کردی؟ بەڵێ. زۆر باشە. چ هەستەکەتە بوو کاتێککە بابت پیرۆزبایی لێ دەکات؟ خۆشترین هەستە. بەڵێ. الحمدلله ئێمە لەسەر دەستی مامۆستا مەلا یونس باویانی بووین بە خاوەنی ئیجازەی علمی لەسەر دەستی مامۆستا یونس. الحمدلله توانیمان مەلایەتی خەڵاص بکەین ئینشاء الله دەبین بە خزمەتکاری دین و شەریعەت. مامۆستا چەند پرسیارێکم هەیە زۆر سادەن لەوانە لە حوزرا چ شتێک زۆر خۆش بوو بەلاتەوە کە لە بیری ناکەی؟ ئەو شتانەی کە زۆر خۆشە لە ناو حوزرە و فەقیهەتی ئەوەیە ئەو نان خواردنی کە هەموو پێکەوە نانی دەخۆین و ئەو لیباسە جوانانەی کەوا کەسی فەقێ دەیپۆشیتن ئەوە هەموو لە کوردایەتی و هەموو لەو دینداریەکەوە لە ناو ڕەسەنایەتی کوردی داماوە. ئەی مامۆستا چ شتێک ناخۆش بوو لە حوزرا؟ یعنی ژیان خۆشی و ناخۆشی تێدایە وانە؟ لە حوزە چ شتێک ناخۆشە؟ وڵا ئەو شتانێک کە ناخۆشمان لە هەموو زێک ناخۆشیە الحەمدولله خۆشی زۆر هەبوو لە ناخۆش. ناخۆشیەکەی چی بوو؟ بۆ دووریت بوو لە کەسە نزیکەکانت یان چی شتێک؟ وڵا الحەمدولله ڕاحەت بین بە دووریەکەی. ئەی مامۆستا بەکارهێنانی موبایلتان چۆن بوو؟ کەمتر بەکاردێنی سۆسیال میدیا ئەوانە لە ناو حوزرە. قورسترین دەرس وانە کە دەیخوێنن کاموانە؟ ئەمە کۆتا پرسیارمان کاموانە زۆر قورسە؟ قورسترین مادە کە لە ناو دەرسی شەریعەت دەخوێندرێتن ئەوەیە جەم الجامیعە کە کتێبێکە کەوا مامۆستایان لەسەر دەستی ئەو کەسی کەوا ئیجازەی وەردەگرێ لەسەر دەستی مامۆستا دەیخوێنێ لە کنچێش تەواوی دەکات لەکن کەسێکی زیرەک و بەتوانە هەر لە لایوش ئیجازەکە وەردەگرێت. لەپاش فەزڵ و منەتی خوای تەعالا جەل جەلالوه یعنی بەڕاستی دڵخۆشیەکە ناتوانین بەزان وەصفکەین ئەوەندە گەورەیە ئەوەندە فەزڵ و منەتی خوای ئینسان هەتا دنیا ماشکران بکە هەتاوان ئەو نعمەت تەواو نابێت. ئەوەیەکەوە یعنی گرنگەکەی لەوەی کە پێغەمبەری خوا ئافرین صلی الله علیه و سلم العلماء ورثة الأنبیاء زانایان و ئەوانەی کەوا هەڵگری دینن حاملی دینن میراثگری پێغەمبەران عەلەیهیم الصلاة والسلام زۆر گرنگە بتوانین ئەو پەیامە جوانە بگەینین. مەسئولیەتەکەمان قورسە بەڵام بە دوعای جەنابتە ئینشاءالله ئاسانە بێت. مامۆستا حەز ناکەی لەمڕۆ بەدواوە بەرپرسیارەتێکی قورس کەوتووەتە سەر شانت؟ بەتەکید زۆر قورسە بەڕاستی بەڵام ئەوەی گرنگە هەوڵدان و تێکۆشانە هەتا مردن. نطلب العلم من المهد إلى اللحد داوای علم و زانستەکەین وای گەیندی خەڵکی لە ناو بێشکە هەتا مردن. چەند ساڵ قوتابی حوزرە بوون؟ بە نزیکەی 11 ساڵ. 11 ساڵ؟ بەڵێ. زۆر باشە. پێم بڵێ چ شتێک لە حوزرا زۆر خۆش بوو قەت لە بیرت ناستەوە؟ بەڵێ بەتایبەتی شەوان کە دائنیشتین مەسەڵەن لەگەڵ ئەو جەماعەتە برایانە قسەی خۆشمانە کردو شەو سەرەمان هەبوو دووشەمان و پێشەمان تۆپانێمان هەبوو جارجارە مەلەوانیمان هەبوو الحەمدولله بە فەزڵی خوا هەموو شتێک یعنی حوزرە پڕە لە مێژوو شتی خۆشە ڕاستی پڕە لە یادگاری خۆش. مامۆستا قەت لە حوزرا هەبووە بڵێم گریابی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گریانت هاتبی؟ الحەمدولله لەچ کاتێک بووە؟ شەوە لە شەوە بووە. ژیانی ئەوت خوێندەوە یان بیرت لێ کردووە؟ بە شەو نیژ بۆ بابەتانەوە الحەمدولله خوا لێمانی قبوڵ کە ئینشاءالله. قبوڵ کە یا ربی خوا سەلامەتێک ئینشاءالله. السلام عليكم مامۆستا. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا دەبینم زەردەخەنە لەسەر لێتەوە ئەمڕۆ چەند دڵت خۆشە؟ والله خۆشحاڵی
زۆر خۆشحاڵین کە الحەمدوللا گەر خزمەتێکی بچووکیش بێ ئامانجمان وەیە خوای پورگە لێمان قبول کە ئینشاء الله تعالى و خزمەتێکی بچووکمان بە زانستە شەرعیەکان و حوجەکانی کوردستان کردبێ. مامۆستا ئەمە ساڵانە ئێوە قوتابیتان دەردەچێ و دەبێ بەمەلا یان چەند ساڵ جارێکە؟ ئێمە ساڵانە نییە بە پێی منهەجە ئەو منهەجی کە بڕیار لەسەر دراوە لە حوجرەکان لە کۆنەوە مامۆستا قەدیمەکانی خۆمان لەسەری ڕۆیشتنی مەش بە هەمان شێوە ئەو منهەجەکە تاوە دەکە اینجا بە 8 ساڵە زیاترە کەمترە کە منهەجەکە کامل و تەواو بوو مامۆستا ئەزانێت کە ئاسی ئەو فەقەیانە لەو ئاسێکە بڕوانامەیەک و ئیجازەی مۆڵەتێکیان پێ بدرێتن اینجا ئیجازە وەردەگرێت. مامۆستا چەند لەگەڵ فەقەیەکانت ماندی بووی چەند لەگەڵیان هیلاک بووی؟ هەڵبەت هەموو شتێک هەموو کارێک مادیبوونی تێدایە دەرس و دراسە و پەروەردەکردنیش بێگومان بە تایبەتی بۆ چەند ساڵێک مادیبوونی تێدایە بەڵام ئینسان لەزەت و خۆشێکی لێ ئەبینێ کە هەدەف و ئامانجێکەیە لە پشتیەوە بە تایبەتی ئەگەر هات و ئەو هەوڵ و جوهد و سەعیە بەرهەمێکی هەبێتن. سوپاس بۆخوا حوجرەی ئێمەش کە لە ساڵی 1999 دا مەزراوە حوجرەی ئیبن سەلاحی شارەزووری بۆ زانستە شەرعیەکان تا ئێستا پێنجەم خولی فەقەیەکانی بەڕێ کردووە کە تەخەروجیان کردو لە حوجرەی ئێمە کە ژمارەیان 18 فەقەیە سوپاس بۆ خوای پورگە یعنی 18 مامۆستا ئێستا لە مینبەرەکانی کوردستان خزمەت بە خاک و خەڵک و دینی خۆیان دەکەن. مامۆستا دەگوترێ ئێستا با بڵێن پەیمانگا هەیە زانکۆ هەیە با بڵێن کۆلێژ هەیە کۆلێژی شەرعی پەیمانگای شەرعی حوجرە لە پاڵەوەدا چ سوودێکی هەیە یان بۆ قوتابیەکانتان نانێرن بۆ ناوەندە ئەکادیمیەکان جیاوازی حوجرە و پەیمانگا و کۆلێژی شەرعی ئاینی چییە؟ ئێمە پێمانوێت بە پێچەوانەوە زانکۆکان پێویستیان بە منهەجی حوجرە هەیە تەنانەت ئێستا خەڵکێک واڵی حاڵی بوو ئەوەی کە لە حوجرە دەرەچێ هیچ شادە بڕوانامێکی نانە خێر هیچ فەقەیەکمان نییە کە ئەو فەقانە ئێستا کە تەخەروجیان کردووە لانی کەم بە کالۆرۆسێکی نەبێ ئەگەر ماسەریشی نەبێ هەر هەمویان خەریجی کۆلێژن بەڵام هاوکات لە حوجرە دەمێنەوە هاتا ئەو کاتەی هەم وەکو دەڵێ کۆلێژ و مەدارسی ئیسلامی تاو دەکەن منهەجی مەلایەتیش کامل دەکەن واتە دووسەرەیە بابەتەکە هەم پسپۆرن لە بواری زانستە شەرعیە مقڕەکان کە لە نێو حوجرەکانە هەیە و هەمیش ئەوەی کە لە نێو کۆلێژ و بواری ئەکادیمیشە سوپاس بۆخوا ئەوان دەستیان هەیە و بڕوانامەشیان هەیە و حوجرە فەقی خۆمان ئێستا ماسەری هەیە هەڵگری دکتۆرایە لەخوا بەزادێ. بەڵای زان و خۆشەویستانەوەی کە گوێبیستی بوون ئەو سەرنج و تێڕوانیانە بوو لەسەر حوجرە بێگومان حوجرە ناوەندێکی زانستی و معریفی بووە هەمیشە ئەوانەی کە کەسی گەورە بوون لە نێو کووردا قوتابی حوجرە بوونە و ئەوانەی کە لە حوجرە پێدەگەن مامۆستای بەهێزتر و با بڵێم لە ڕووی زانستیەوە پتەوترن چونکە بەشێک لە مامۆستایان دەڵێن حوجرە لە حوجرە و زانستانەی کە بۆ نمونە نەحووە سەرفە دەخوێندرێ زانستی منتقە تەفسیرە ئەمانە با بڵێن بە شێوازی دەستا و دەست قوتابیەکە فێر دەکرێ و دەبێ لە بەردەم مامۆستا چۆک دابنێتن و فێری ئەدەب و ئەخلاقیش دەکرێتن یعنی ئەوانەی کە دەرچووی حوجرەن دیقەت بدەن کاتێک کە مامۆستاکەی خۆیان دەبینن هەمیشە هەوڵ دەدەن دەستی مامۆستاکەی خۆیان ماچ بکەن ڕێز لە مامۆستاکەی خۆیان دەگرن کاتێک بەلایاندا تێدەبڕێت لەبەری هەڵدەستنەوە کاتێک کە دەڕوا بە هەمان شێوە بە جوانترین شێواز بەڕێ دەکەن جا هەمیشە ئەوانەی کە لە حوجرە بوونە هەمیشە کەسانێک بوونە کە دەرچووی حوجرە بوونە کەسانێکی زۆر بەڕێز زۆر خاوەن ڕەوشتێکی بەرز لە ڕووی کۆمەڵایەتیەوە پێگەیەکی بەهێزیان بۆ خۆیان دروست کردووە تا پرۆگرامێکی دیکەم تا بەخوای گەورە دەست بێنمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ